And your student, if you want to come here to define about the flood is phenomenon. خێربێن سەرەتا عەزێتان کێشاوە کە لەگەڵ ئێمە بەشدارن لە گواستنەوەی وەقایع مۆتەمەڕەکەمان. ئامانج لەو مۆتەمەڕە بەڕاستی ئێمە لە مامۆستایان لە بەشی جوگرافیا زۆر جار هەستمان دەکرد خەلەلێک هەیە لەلایەنی زۆر کێشە هەیە، مەسەڵەن مامۆستایانمان توێژینەوەی دەربارە دەکەن، لی دەکۆڵنەوە پێوەی ماندی دەبن، بەڵام دائیمان دەبێتە چی؟ دەبێتە کتێبێک و لەسەر ڕەفی کتێبخانەکان دەکەوێتە، ناگاتە لایەنی پەیوەنددار تاوەکو بڵێن ئێمە ئەوەمان کردوم چارەسەری ئەم کێشەیەمان کردەوە. کۆمەڵێک کێشە هەیە، کۆمەلگای کوردستانی و عێراقی و جیهانیش بەدەستیەوە دەناڵێنێتن. هەندێک کێشەمان هەیە لەسەر ئێمە وەکو جیهان تێیدا بەشداری، هەندێک هەیە تایبەتە بە عێراق و ئێمە، هەندێکە تایبەتە بە کوردستان. ئێمە هەوڵماندا بیرۆکەی ئەم کۆنفرانسە زەخکردنەوەی ئەو کێشانە بوو و دۆزینەوەی چارەسەری گونجاو بوو بۆیان وەگەیاندنی ڕاستپاردەکانمان بۆ لایەنی پەیوەنددار تاوەکو بڵێن ئێمە وەکو زانکۆ ئەمە ڕۆڵی ڕاستەقینەی خۆمانە، ڕۆڵی ئێمە چارەسەرکردنی کێشەکانی کۆمەلگایە لە هەموو ڕوویەکەوە لە ڕێگەی توێژینەوەی زانست. بەڵێ مەرزبەت بەرپرسانی باڵا نوێنەری هەموو دەستگا فەرمیەکانی حکوومەت لێرە لەگەڵمان ئامادە بوون لە بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزار، نوێنەری سەرۆکی ئیدارەی سربەخۆی سۆران و نوێنەری بڵێن فەرمانگە پەیوەنددارەکان و لەگەڵ ئەوەشدا نەخێر هەندێک کەم و کوڕی هەبوو، دەبایە هەندێک لە بەڕێزان ئامادە بووبانە بەڵام وجودیان نەبوو کە زەڕوو بوو وجودیان، چونکە ئامانج لە کۆنفرانسەکە گەیاندی ڕاستپاردەکانە بۆ بەڕێزیان بۆ ئەوەی ببێتە نەخشە ڕێگایەک و سوودی لێ ببینن. 25 is available in Iran, and maybe Iran is high-risk country and facing international. بێگومان لەم کۆنفرانسیە نزیکەی 80 توێژینەوە بەشدارە لەم کۆنفرانسیە. ئەوەی بابەتی کە پەیوەندی بخۆمەوە لەسەر گۆڕانی ئاوهەوایە، ئاراستەکانیان گۆڕانکاری لە بڕی دابارین بە تایبەتی لە پارێزگای سلێمانی لەسەر بابەتێک کە بە چەند دەرەنجامێکی پێشکەشی کۆنفرانسەکەمان کردووە. بێگومان کێشە ژینگی زۆرمان هەیە لە کوردستانە، هەروە لە هەموو جیهانیشە بە تایبەتی وڵاتانی جیهانی سیان بەدەست زۆر کێشەی ژینگەی ڕۆن، لەوانە پیسبوونی ژینگە، پیسبوونی ئاو، کەمبوونی سەرچاوەکانی ئەومانە هەمووی بۆی کەم تەرخەی مرۆڤ یاخود ناتەندروستی هەڵسوکەوتی مرۆڤ بەرامبەر بە ژینگە کراوە. بێگومان چارەسەرکردنەکەشی پێویستە بۆی کە مرۆڤ هەوڵبات ینی خۆی زیاتر لەگەڵ ژینگە بگونجێنێت، کێشەکان چارەسەرکات، هەروەها هەوڵبات لە ئوستوب یاخود لە شێوەی ژیانی خۆی بگۆڕێت، بەم شێوەی ژیانی کە ئێستا بەردەوام بێگومان ژیانێکی زۆر لە ژینگە دەکات. دیارە ئاوی ژێرزەوی یەک لەو دەرامەتە سروشتێک گرنگانەیە کە بەو ساڵانەی دوایی لە ئەنجامی خراپ بەکارهێنانی مرۆڤەوە تووشی زەرمەند بووە. ئەویش ئەوەیە کە ئاستەکەی زۆر کەم بوویتەوە بەپێی ئەو لێکۆڵینەوەوانەیە کە بەراورد لە نێوان 30 ساڵ پێش ئێستا لەگەڵ ئێستا کراوە، ئەوەیە کە ئاستی ئاوی ژێرزەوی نزیکەی 30 تا 40 مەتر دابەزیە کە ئەمەش مەترسێکی گەورەیە. دەکرێت ئەمە لە ڕێگەی ئەو توێژینەوانەی کە جوگرافی ناسان ئەنجامی دەدەن بە تایبەتی لەو کۆنفرانسە بتوانین ڕێگری بکەین لە زیاتر بە هەدەردان و بە فیرۆچینی ئەو سامانە گرنگە. هۆکارەکەی دەکرێت برێن دوولایەنە، بەشەشیان پەیوەندی بە گۆڕانکاری کەش و ئاوەهەوا هەیە، کەمبوونەوەی دابارین هۆکارێکە لەکەوە دەکرێت برین هۆکارێکی سروشتیە. مرۆڤ تاوانی نییە. هۆکاری دووەم مرۆڤ تاوانبارە خراپ بەکارهێنان و خراپ بەڕێوەبردننی دەرامەتی ئاوە لە هەرێمی کوردستان کە ئێمە بەردەوام پەنا دەبینین بۆ ئاوی ژێرزەوی لە کاتێکا کە بۆ نمونە ئێمە کاتێک کە پارچە ئەرزێکمان هەیە دەبێت ئەو خاڵە زۆر باش بزانین. تەنیا سەرزەویەکە ئیمەیە، ژێرزەویەکە ئێمە نیە، ئی مڵکی گشتیە، بۆیە تەسەوڕێکی زۆر غەرەتەیە کاتێک کە ئەمە خاوەن داری لە زەوی دەکەین و حەز دەکەین ژێرەکەش خۆمانە دەین بێ ویژدانانە دەین ئاوی لە ژێرزەوی دەردەینین و یەدەگەچی استراتیزی گرنگ بە فرۆ دەدەین. 723 mm for the Harad watershed. طبعا ما قالك آريش هيتهن قالك مشكلة جنجة همايد هين الكردستاني أما كجغرافي ناس رولك مازن وكاريجر وتايبد ما هي چونك أمشين أم بشكدار بين بشكشكرنا يا چارەسەریە بۆ وان آریشا أفروكا وكوهند بينن رول جغرافي ناسا وان يعني بشكشكرنا چارەسەریە بۆ وان آریشة أمنو كا چل هرم بيتن چل عراق
بیتن چل منطقی بیتن چل عالمی بیتن همشین پشتگداری تداب کن و چهار سریا بو وان آریشا ببینین وکو پشتگدار مجی وکولینا کا پشکیش کری السر ملائم المکانی عن suitability الناف باجی را دا امچوا خدمت یا باخچا امد ناف گرک دانشجویان دا پشکشی خلقی بگین کارینانا نیترین تقنیه آن تکنولوژیا سردمیانه او ام ویژنه سیستم پیزانی جغرافی آنجی GIS اکید هگم الوان آریشا خو نگینه خودان چهار سریه بو نبینین روش بروج ده برای زیاد بونه چن او زیاد بونه ده کاریگری که تسر جیانا هر ایکشمل کاریگری که تسر جیانا من کاریگری که تسر جیانا او جیل نی او بیتن یعنی هم بجین زارو گت مجی و حتی چندین سال دیگه که هم افرو چهار سر نکین حتی 100 سال دیگه هم ده توشی نخوشیا بین ده توشی آریشا بین ده توشی گلک گیر و گرفت بین که هم افرو که مشکلت خو حل نکین